بنێرانی پایتەخت دووبارە سڵاوتان لەبێ هاتوومەتەوە لای بەڕێز لیوا نەزیر عاسم ئاغا گۆران ئاگری کۆلژی سەربازی زاخۆ هاتوومە کۆمەڵێک پرسیاری دیکەم هەیە دەمەوێت لێرە لەگەڵ ئەو وەڵامی و پرسیارانە وەرگرمەوە کە ئەم پرسیارانە هەم بۆ من هەمیش بۆ ئێوە جێگای سەرنجن. زۆر بەڕێز لیوا نەزیر عاسم ئاغا گۆران سوپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە دووبارە. دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە لە بەیانی بۆ دەگەڕێم لە نێو کۆلژی سەربازی زاخۆ ژمارەیەکی زۆری هۆڵی نوێن بی گۆڕەپانی تازەم بینی یاریگای تازەم بینی دەبێ بزانم پێش چەند ساڵێک ئەو بابەتان نەبوو چی وای کرد کە جنابوو دەست بۆ بێ و هۆڵ و شوێنە تازانە دروست بکەیت. بە ناوی خۆی گەورە و میهرەبان پێشەکی بە خێراترەشی گەرمی جەنابتان دەکەین کە ئەم زەحمەتتان کێشە هاتن بۆ کۆلیژی سەربازی زاخۆ. بە حەقیقەت لە بڕواری 13/6/1996 و بە بڕیاری زۆر بەڕێز جەنابی سەرۆک مەسعود بارزانی ئەم کۆلیژە هاتە دامەزراندن بە ناوی ئەکادیمیای سەربازی زاخۆ. بە حەقیقەت لۆ ئەو کاتی یعنی دەتانم بڵێم یعنی تشتێکی زۆر گرنگ بوو بۆ لەشکری هەرێمی کوردستان کە ئەم ئەکادیمیە هاتە دامەزراندن. ئەو کاتی ئەو منتیقەیە کە ئێستا دەبینی منتیقەشی چۆلایی بوو. من لێرەوە لەو مینبەرە دەتانم بڵێم دەستخۆشی لە ستافی ئەو کاتی دەکەم کە توانیان بە ئیمکانیەتەشی کەم بتانن ئەم کۆلیژە بە ناوی ئەکادیمیای بکەنەوە و بەدەیان خولیان وەرگرت و قوتابیان لەم کۆلیژە تەخەڕوج کرد و بوو نمونە ئێک لەم قوتابیانی خولی یەکەم کە لە ساری 1996 کە قوتابی لێرە ئێستا جێ دڵخۆشیەیە کە فەریق ڕوکنە سوپاس سالاری وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڵێ دەمەوێت بزان دوای ئەوەی کە ئەو هۆڵانە دروست کرد گۆڕانکاری زۆر لە کۆلژی سەربازی زاخۆ ڕوویدا ژمارەی وەرگرتنی قوتابیان بە شێوازێکی بەرچاو بەرز بووە. پێشتر بە پێ و داتانێک کە دەستم کەوتم لە خولی یەکەم تەنها 150 بۆ 200 قوتابی وەرگیرە بەڵام ئێستا توانای وەرگرتنی قوتابی لە کۆلژی سەربازی زاخۆ گەیشتۆتە بۆ نێوان 1500 بۆ 2000 سەرباز. ئەمە چی وای کرد کە دەست بۆ هەنگاوی لەو شێوە بایەوە توانای وەرگرتنی قوتابی بۆ شێوە بەرز بێتەوە؟ لە سالی 2016 کە پۆستی ڕاگیرایەتی کۆلیژی سەربازی زاخۆم وەرگرت بە حەقیقەت پاش دیراسەتێک ئەویدی و بە تەکلیفی جەنابی ڕێزدار سەرۆک بارزانی کە ئەم کۆلیژە بە ناوی کۆلیژی سەربازی زاخۆی دوو بوو سەر بە وەزارەتی بەرگری عێراقی فێدرال بوو کە تەمەشام کرد ئیمکانیاتیان مەحدود بوو لە ڕووی وەرگرتنی قوتابیان لە ڕووی بنیە تەحتی لە ڕووی لە هەموو بابەتەکانی تر بەڵام بە هیمەتی خوای گەورە و بە پاڵپشتی زۆر بەڕێز جەنابی سەرۆک مەسعود بارزانی کە پاڵپشتی ئەم کۆلیژە بوو توانیمان کۆلیژەکەمان لە ئاستەشی بتانم لێم مامناوەندی بێخینە ئاستەشی ئێستا لەسەر ئاستی هەموو عێراقی فدرال وەزارەتی بەرگری عێراق و وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کۆلیژی سەربازی زاخۆ یەکەمە هەم لەسەر کۆلیژەکان و هەم لەسەر هەموو یەکەکانی سەر بە وەزارەتی بەرگری عێراق. ڕاستیەکەی هەرمەبەستمەوە بپرسم ماوەی چەندین ساڵە لەسەر یەک کۆلژی سەربازی زاخۆ بە باشترین کۆلێژ لەسەر ئاستی تەواوی عێراق دەستنیشان دەکرێت. نهێنی ئەمە چییە؟ نهێنی وەکو ئیشارەتم پێدا پاڵپشتی جەنابیان و هاوکاری و داعمیان و بە هیمەتی هەموو ئەو ئەفسەرانی کە لە کۆلیژینە مامۆستایان ئافسەران سەربازان توانیمان و بە پاڵپشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم و لەگەل یەکەی هەشتا هەموو هاوکار بن و ئێمە شەو ڕۆژ ئیشمان کرد تاکو توانیمان ئاستی کۆلیژەکەمان بگەینە ئەم ڕاددەیە کە ئێستا دەیبینیەوە. باشە خۆی دانانی بیرۆکەی
کۆلێژی سەربازی زاخۆ کە ناوەکە لە سەرەتەدا ئەکادیمیای سەربازی زاخۆ بە هەر لەلایەن سەرۆک بارزانیەوە بووە. سەرۆک بارزانی تاوەکو ئێستا پشتیوانی ئێوەیە بە تاکید یعنی پشتیوانیەکەی بەردەوامە. بەڵێ هەر پێش تقریبان 2 مانگە من بە خزمەتی گەیشتم بەڵێ ئەوە دائیمان لە دوور و نێزیک متابعە کە ئاستی کۆلیژی سەربازی تا چ ڕاددایەک بەرز بیتەوە و هەموو مەواقفەکان بە جەنابیان دەڵێن لە ڕێگای با بڵێم وەزارەتی پێشمەرگە و لە ڕێگای سکرتاریەتی جەنابیان. باشە وەرگرتنی قوتابی لە کۆلژی سەربازی زاخۆ لە سەر چ بنەمایەکە قوتابی چۆن دەتوانێت لێرە وەربگیرە و ببێتە ئەفسەر. خۆتان دەزانن بە حقیقت ئەرکی کۆلیژی سەربازی زاخۆ ئەرکەشی ئاسان نییە، چکە کۆلیژی سەربازی زاخۆ لە یەک کات قوتابیانی سەر بە وەزارەتی بەرگری عێراقی فیدرال وەردەگری و لە هەمان کات قوتابیانی سەر بە وەزارەتی پێشمەرگە و خولەکان دوو نەوع خول هەنا. خولێک هەنە کە پێیان دەڵێن خولی تاهیلی کە ئەمانە هەمویان دەرچی شەهادەی مەدەنیان هەیە بە کالۆریۆسیان هەیە ماوەیان 9 مانگە و خولەشی دی پێی دەڵێن خولی قیاسی کە ئەمانە دەرچی شەهادەی ئەعدادیان هەیە ئەمانەش مدەی خولەکەی 2 ساڵە و ڕێنەمایی و بە پێی ئیعلام بکرێت چ لە وەزارەتی بەرگری عێراق چ لە وەزارەتی پێشمەرگە ئێمە وەکو ستافی کۆلیژ بە جارێک و 2 3 و لە کۆبینەوە بەشدار دەبین کاتی حکوومەت بڕیار دەدا بۆکردنەوەی خولەک ئەو کاتی ڕێنەمایی و تعلیمات دەردەچی مەسەلەن دەڵێ کردنەوەی خولەشی تاهیلی بۆ قوتابیان دەبی اختصاصی ئەوە بی شەهادەی بە کەلۆریۆز بی تەمەنی ئەو هابی بە پێی تعلیمات و خولەکانی قیاسیش بە هەمان شێوە یعنی بە پێی تعلیماتی کە دەردەچی لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتی ئیتیحادی و لە وەزارەتی پێشمەرگە و لە وەزارەتی دیفاع. پاشە لە بەیانیەوە کە دەگەڕێم ینی ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام هەبوونی و هەموو سەوزاییە بوو لە نێو کۆلژی سەربازی زاخۆ داروبارێکی زۆر هەیە شوێنەکان بە تەواوی ڕێکخراون خزمەت دەکرێن ئەمانە هێنی ئەمە چییە بۆچی دەتەوێت سڕی سەرکەوتنی ئەو کۆلیژە پێویستە تو لە هەموو بابەتەکان ئیش لێ بکەیت ئەوەلەن لە بنیە تەحتی بنیە تەحتی خۆتان دەزانێت کە جەناحەکەیە پێی دەڵێن جەناح ئیداری ئەو جەناحە مکەلەفە هەرچی پێداویستیە قوتابیانە پێداویستیە ئەو ئەفسەر و مامۆستایانە لە کۆلیژی بەردەوامن لە خزمەت پێویستە هەموو وەکو بلێ جێگایان وەکو بلێ خواردنگەیان وەکو بلێ کەسکاتی و سەوزایی ئەحتیمام پێ بدرێ دا جەوەکی مولائیم دروست بکرێ هەم لۆ قوتابیان هەم لۆ مامۆستایان هەم لۆ ئەفسەرەکە. باشە کاری زۆرت کردووە کاری گەورەت کردووە دەمێ بزانم پلانی داهاتووی بەڕێستان چییە بۆ کۆلژی سەربازی؟ پلانمان تەبیعی لە ڕۆژی یەکەم کە ئەو پۆستە مەرگێت زۆر پلان لە پێشمان و بەردەوامنیش بۆ زیاتر یعنی خزمەتی کۆلیژ و خزمەتی لەشکرەکەمان بکەین بە تایبەتی یعنی ئەو کۆلیژە پێویستە کە معسکەر تەدریب ئیجمالیەک بۆی دروست بکرێ ئەویش خەریکین بە حقیقت ئەوە ماوەی 3-4 ساڵە خەریکین بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان کە 227 دۆنم تەرخان کرایە پێش بگەنە نەفەقی زاخۆ لە دەستەڕاز لە بن چیای بێخێرێ کە لەوێ خەریکە ئێستا شەریکەک عقد لەگەل ئیدارەی سەربەخۆ زاخۆ کە معسکەرێک لێرێ دروست بکرێ ئەو معسکەرە هەدەفی بەلێ لۆ ڕەمیکردنە لۆ فەرەضیاتە لۆ تەمارینە لۆ ئەو بابەتانەیەدا قوتابی تەنها ئەوە نییە کە دەرسی نەظەری بخوێنی دەبی ئەو دەرسانە هەموو لەوێ عملی تەطبیق بکە دا ئاستەکەی بەرز ببی داکو بگاتە ڕادەیەک کە بتانی قیادێ فەسیلە شێ بکە لە کاتی تەخەڕوجی. باشە دەمەوێت مەودای پانتایی پرسیارەکانم فراوانتر بکەم و لێرە کەمێک دەرچم. ڕۆژی هەینی لە پاریس پایتەختی فەڕەنسا لەوێ لە پارکێک کرا بە ناوی پێشمەرگەوە شەقامێکی شتەی داهێت کرا بە ناوی پێشمەرگە جنابەت پێشمەرگە بووی بەشداری چەندین شۆڕشت کردووە کامەت بینی چ ئەستێکت هەبوو؟ بە حقیقت ئەستەشی زۆر خۆش بوو
ئەوە جزئێکی بەسیتە ئەوەش دەستخۆشی لە زۆر بەڕێز جەنابی سەرۆک دەکەین کە ئەو هیمەتە و ئەو هەوڵدانەیدا یعنی کچکەترین وەفاداریە بۆ پێشمەرگە بۆ خوێنی پێشمەرگە چونکە ناوەکی مقدسە ناوی پێشمەرگە ئەو هەموو تەسحیە و قوربانیدایە لە شەڕەشەکانی ئەیلول و گولان و سەرهەڵدان و ئەو شەڕەکانی دژ بە داعش بە هەزاران شەهید و بریندارماندایە ئیمڕۆکە لە پایتەختی فەڕەنسای لە پاریس کە جەنابیان بە تەنسیق لەگە حکوومەتی فەڕەنسی کە شەقامەک بکرێتەوە بەلای پێشمەرگە بە حەقیقەت ئەوە جێگای ڕێز و تەقدیرە و جێگای شانازیە بۆ هەموو کوردێک و بۆ هەموو نیشتیمان خوازێک کە ئەو شەقامە بەناوی پێشمەرگەی کراوە. باشە دەگەڕێمەوە بۆ سەردەمی داعش جنابەت لەو شەڕانە بەشدار بووی زانیاریم هەیە لە یەکێک لە شەڕەکان لە شارێکی عێراق داعش چواردەوریەوەی گورت هێزەکانی دیکە ئێوەیان جێهێش بە تەنهامانەوە ئێوە گەمارۆ درابوون ئەو چیرۆکە چۆن بوو چۆن توانیتان ڕزگار بن لێندەر کاتی 2014 کە بە خۆتان دەزانن یعنی ئەغلب شارەکانی عێراق وەکو بلێ ئینهیاری کرد ئینهیارەکەش ئەسبابەکەی دیاری بوو ئەو کاتی من قاید فەرقەی چوار بیم لە سەلاحەدین بارەگام لە عۆجەی بوو لە شاری تکرین کە ئەو کاتە ڕوویدا من بیم لەگەڵ قاید عملیات فەریق ڕوکن عەلی فرێجی لەگەڵ مدیر شورتەی سەلاحەدین جومعینات کە وەزیری بەرگری عێراق بوو پێش ئەو کابینەی ئێستا کە هەموو شوێنەکان کەفتە دەستی داعش تەنها ئێمە مەجموعە کە ئەفسەر و سەرباز لەگەڵ ئێمە بین بەرگریمان کرد لە قاعیدەی سپایکەر لە شاری تکرین. باشە چۆن توانیتان ڕزگار بن تەکنیکێکتان بەکارێنە ئەو کاتە بەخوای وەکو بلێ شەڕەکە شەڕێمان و نەمانێ بوو یعنی هەموو سنوورەکان وەکو بلێ کەفتە دەستی داعش بەلام ئەو معسکەرە مقاومە کرا بەرگری کرا حتاکو قووەت شکە قاعیدەشی وەکو بلێ سەربازیە سەر بە قووەی جەوی عێراقی بوو تا ئیمدادات و قووەت لۆمان هات توانیمان خۆڕا بگرین و بەردەوام بین لە مقاومە و بمینێنەوە لەوێ. باشە سەرڕای ئەوەی بەسرت هات ئەو گەمارۆدانە دوای ئەو شەڕە سکاڵات لەسەر تۆمار کرا چویە بەردەم دادگا بەڵام سکاڵاکات بردەوە کێ بۆ کەسی سکاڵی لەسەر تۆمار کرد خۆی هەمووتان دەزانن بابەتەکە بابەتەکی سیاسی بوو کاتی کە پۆستم وەرگرت هاتمە ڕاگیری کۆلیژی سەربازی ئێک لەو سیاسیەکان ناوی نالێمەوە خۆتان دەزانن یعنی زانیاری هەیە کەسێکی باڵایە شکەستنەکان ویستی شکەستنەکان و تۆمەتەکان ئاراستەی هەرێمی کوردستان بکە بە تایبەتی ئاراستەی قیادەی سیاسی خۆمان بەلام کە قسەکانی کرد لە یەک مقابلەکانی تەلەڤیزیۆنی سۆمەریە بوو وا بزانم کە تۆهمەی برد کە ئەوە خەلەلەکە لە قیادەی سیاسی کورد بوو ئەوانی ئەجنداتی کوردیان تەنفیز دەکرد فلان و فلان بین پاش ئەو قسەکانی ئەو بەڕێزە لوژنەشی تحقیقی هاتە دامەزراندن لەسەر ئاستی وەزارەتی بەرگری عێراق کە ڕئیس ئەرکانی عێراق ئەو کاتی فەریق ڕوکن عوسمان غانمی بوو و لەگەڵ مەجموعەک ئەفسەرەکانی سەر بە وەزارەتی بەرگری عێراق لوژنەشی لێکۆلینەوە تحقیقی هاتە دامەزراندن ئەو کاتی چینە بەر دەمی لوژنەی تحقیقی و بەردەمی دادگای عسکەری و ئەو کاتی کە جومعینات وەزیری بەرگری عێراق بوو پێش ببتە وەزیری بەرگری عێراق قاید قوات بەڕی بوو فەریق ڕوکن عەلی فرێجی ئەوان هاتن وەکو شاهیدێک شاهیدیاندا ئەوی دیتیان زەمیرە خۆیان مرتاح کرد و هیچ نە تەقسیری نە ئیهمالی لە لای ئێمە نەبوو ئیشەکان بەخۆ دەتانزانی زیاتر سیاسی بوو نا سەربازی بوو زۆرت لێ ناکەم بۆی ناوەکە ئاشکرا بکە بەڵام بەپێی ئەو زانیارانی دەستمن گەیشتون ئەو کەسێکی سیاسیە سەرۆک حیزبێکی گەورەی عێراقا پێشتریش سەرۆک وەزیران بووە زانیارەکان و دروستن دروستە نامێنەوەکە ئاشکرا بکە مادەم خۆت پێت خۆش نەبوو باشە کەیسەکەت بردەوە دواتر لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان
چۆن سەیری ئەمە کرا؟ هەموو ئەوانی کە لەگەل ئێمە بین پاش ئەو کێشانەی کە ڕوویدا و پاش ئەو هەموو نەهامەتەی بەسەر عێراق هات ئەوانە هەموو لە پۆستی بالا بین وەکو ئیشارەتم پێدا ئەو ڕەفیقانێنە لەگەلە من بین یەکیان وەزیری بەرگری بوو یەک قاید عملیات بوو یعنی هەموو صاحب قەرار بین ئەگە خوددا نەخواستە یەک خەلەل هەبایە ئەوانە نەیان دەتانی بەرگری بکەن لە حەق بەڵام هەموو قسەی حەقیان کرد و هیچ ئیشکالێک بۆمان دروست نەبوو لۆ هەمووانیش ڕۆم بووە کە خەلەل کێ بوو و لە چێ بوو کێ سەبەب بوو. باشە جگە لە تکریت لە کوێیتر ڕۆبەڕووی داعش بوونەوە لە دژی داعش شەڕتاک خۆ دەزانی من کە پێشمەرگە بیم لە فەرماندەی سپیلکی بیم بۆ چەندان ساڵان لە 1995 بەردەوام بیم تاکو و ئازادکردنی عێراق 2003 و بەردەوام بیم و لە 2004 گەڕامەوە ناو سوپای عێراقی نوێی ئەو کاتی سوپای عێراق هیچ کەسێک ڕەغبەتی نەبوو کە بستەوە ناو ئەو سوپای چ لە برادرانی با بڵێن شیعە و برادرانی سوننا بەڵام ئەو سوپایە لەسەر دەستی قیادەی کوردی دروست کرا 4 لیوا دروست کرا لیوای یەکی هەولێر و لیوایەک لە سنووری پارێزگای دهۆک و لیوایەک بۆ سولەیمانی و لیوایەک بۆ پارێزگای کەرکووک ئەو کاتیش هەر بە بڕیاری جەنابی سەرۆک بە تەنسیق لەگەڵ حکوومەتی عێراق من کرام بە ئامر لیوای ئێکی هەولێر ساڵی 2006 لەوێ بەردەوام بیم لە خزمەت وەکو ئامر لیوا چەند شەڕ بەشدار بین لە مووسلێ و بەردەوام بیم تاکو ساڵی 2010 لە شاری مووسل و لە 2007 کە وەزعی عێراق زۆر نالەبار بوو بە تایبەتی وەزعی بەغدا پایتەختی عێراق ئەو کاتی بە تەنسیق لەگە ئەمریکیان داوایان کرد کە لیوای ئێمە بچی بەشداری بکە تاکو زیاتر بتانی کۆنتترۆلی بەغدا بکە دژی تەنزیماتی ئەرهابی ئەو کاتی قاعیدە بوون و گەلک تەنزیماتی تر بین ئەو کاتی بە دڵخۆشیەوە و بۆ مێژوو کە ئەو لیوایە بەشداری کرد من ئامر لیوا بیم لە پلانی سەپاندنی با بڵێن یاسا لە بەغدا خطة فرض القانون ئەو کاتی بەشداری ما کرد و هەموو عێراقی شاهیدە و زۆر قوربانیماندا بەداخەوە و زۆر بریندارماندا کە من ئامر لیوای 5 فەرقەی دووبیم کە بەشداریمان کرد و هەموو ئەفسەر و با بڵێن سەربازەکان لە 1998 هەموو کورد بین و هەموو خەڵکی با بڵێن هەولێر و دەوروبەر بین و هەموو کادیر و پێشمەرگەی پارتی بین پێش بستنە ناو سوپای عێراقی فیدرال لە بابەتە دەتگەڕێنمەوە جنابەت ماوەیەکی زۆرە پێشمەرگە بووی لێرە بووی شوێنی زۆر بینی و ئەزمموی جیاوازت کردووە دەمێ بزانم دیوە نەزیر عاسم ئاغا سیادەوەریەکی خۆشی هەیە چی ناخۆشی هەیە کە لەوانە لەبیری نەچوێتەوە بە حقیقت ئەگە پێت بڵێم یادەوەریەکانی خۆش زۆر زۆر کەمن بەڵامکە بەخۆ دەزانێ هەم لە کاتی پێشمەرگایەتی هەم لە کاتی با بڵێ کە خزمەتمان کرد لە ناو سوپای عێراق و ئێستش بەردەوامین خۆی پێشمەرگایەتی و وا بڵێم سەربازی لە ناو لەشکری هەموو ناخۆشیە شەڕە وەکو بڵێ بەدەیان ڕەفیقی خۆت برادەری خۆت نێزیکترین کەسی خۆت لە دەستدایە ئەو یادەوەریانە هەمووی ناخۆشە هەمووی تاڵە ئەوجە خۆشیەکان زۆر کمە ئەگە مقارنە بکەی لەگەڵە ناخۆشیەکان هیچ هەیە زۆر بەلاتەوە ناخۆش بوو لە بیرت نەچوێتن دیمەنێک ئێک لەوان لە هەشتا کاتی شەڕی خواکوور بەشداری ما کرد ئەو کاتی من ملازم ئەوەل بیم ئامر هێزی با بڵێن هێزی ئاوارەی من بەرپرسی عسکەری بیم ئامر هێزەکە ئێستا ئەمری خوای کردی ڕەحمەتی لێبی پێیان دەگۆ مقدەم یعقوب ڕۆژێکی زۆر ناخۆش بوو کە هاونەك لە هەندێک ڕەفیقی مەیدا 5 لەو پێشمەرگانە شەهید بین هەمویان برا و برازای خالت شلی بین لە هەشتا ڕۆژێکی زۆر ناخۆش بوو بە ئێمە باشە هیچ شتێکی خۆش هەیە ئەویشمان باز بکەیت خۆشیش بە حقیقت یعنی خۆش ئەگە هەبیش گەلک احتیمام پێ ناکەین خۆشیێمە ئەوەیە کاتی زیاتر وەکو بڵێ سەرکەوتو دەبین لە ئەرکەکانمان لە ناو چ لە ناو هێزی پێشمەرگە چ لە ناو هێزی لەشکری عێراق
باشە لێرە لەم قولەی ئێستا نزیکەی 2000 قوتابیتان هەیە بۆم قوتابیانە و ئەوانەی دوایەوانەش دێن پێم خۆشە بە پێوەزمونی کە هەتە ئەو تەجروبانەی خۆت کە خۆشت دەرچووی کۆلێژی سەربازی بەغدای دەبێ ئامۆژگاریەکی ئەگەر ئامۆژگاریەک شتێک هەبێتن بۆ قوتابیانە بڵێ چیان پێ دەڵێ خۆی ئامۆژگاری ڕۆژانەیە بەڵێ یعنی بەردەوامە نەبلێ یەک محاضرەیە یەک دانیشتنە و هەندێک تەوجیهات و ئامۆژگاریان دێتەوە و ڕۆژانە تو لەگەلیانی بەڵێ خۆت دیتێت یعنی وەکو بڵێ جەدوە لە ئەعمال ئەو مینهاجێک کە لە کۆلیژی سەربازی جێبەجێ دەکرێت لە سوبەینان سەعات 5 بەیانیان تو لەگەڵ قوتابیانی حتا سەعات 10 شەو کە ئەو کاتی خەوتونیانە ئەوانە ڕۆژانە یعنی لە کاتی مەشقکردن لە کاتی تەماری لە کاتی مظاهرات لە کاتی دەرێز هەموو ئامۆژگاریە و هەمووش متابعەکردنەوە باشە دەرچوونی ئەوانە چەند شتێک بە تۆ دەبەخشێت کە لێرە تاوا دەبێت باوەڕ بکە یعنی بە ئەرکەشی نیشتیمانی دەزانین یعنی تاکو ئێستا کە من ئەو پۆستە مەلگرتیە لە 2016 تاکو ئێستا یعنی لە خولی 21 ئێستا خولی 30 بەردەوامە چ لە سەر ئاستی هەرێمی کوردستان چ لە سەر ئاستی وەزارەتی بەرگری عێراق ینی هەموو ڕۆژێک بۆ ئێمە خۆشیە بە تایبەتی کاتی تەخەڕژ دەکەن یعنی تو هەز دەکەی ئەو لەشکرە پێویستی بەو گەنجانە هەیە ئەو گەنجانە تو پەروەردەیان دەکای دروستیان دەکای کە بستنە ناو لەشکری هەرێمی کوردستان و بستنە ناو لەشکری وەزارەتی بەرگری عێراق تاکو بتانە زیاتر بەرگری لەو خاک و نیشتیمانە بکەن باشە بەڕێستان جیا لەوەی ڕاگری کۆلێژی سەربازی زاخۆن پۆستێکی دیکەی کۆمەڵایەتیتان هەیە بەڕێستان سەرۆک عەشیرەتی گۆرانە دەبێ بزانم چۆن توانیتە هاوسەنجی لەنێوان ئەو پۆستە بکەیت من ڕێزم لۆ جەنابەت هەیە وەکو بڵێ ڕێز و تەقدیرم لۆ هەموو عەشیرەتەکانی با بڵێن هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی یعنی ناونیشانی سەرۆک بۆ من زۆر گرانە یعنی هەر برادەرێک برا گەوراتی عەشیرەتێک بکە یان قەبیلەیەک بکە یان عائیلەیەک بکە من بە پێویستی دەزانم ئەوە خۆی دیاری نەکا وەکو سەرۆک عەشیرەت بەڵێ خۆی دیاری بکە وەکو خزمەتکار چونی برا گەورەی عەشیرەت یان برا گەورەی قەبیلە یان برا گەورەی خانەوادەی خزمەتکارە و ئێمە ئەوانی کە با بڵێن برا گەورایەتی ئەو عەشیرەتانە دەکەن دەبی چجا لەبیر نەکەین ئێمە لە هەرێمەشێت دەژین کە دەیلێنێ هەرێمی کوردستان ئەو هەرێمە پێکاتیە پەرلەمانی هەیە حکومەتی هەیە سەرۆکایەتی هەرێمی هەیە پێویستە هەموو ئەو برا گەورەی ئەو عەشیرەتانە خۆ بە خزمەتکاری ئەو حکومەتەی بزانن پێویستە هەمومان شەو ڕۆژ ئیش بکەین کە زیاتر مؤسساتی دەولە بەهێز بکەین نا خوددا نەخواستە ئیشی خراپ بکەین و عەشیرەتی خۆمان تووشی کێشە و ناخۆشی بکەین و سمعەتەشی خراپیان لۆ بینین من دەلێم براگەورەی هەر قەبیلەک هەر عەشیرەتێک خزمەتکارە ئێستا هەموو عەشیرەتەکان قەبیلەیان هەیە عائیلەیان هەیە بەس من مستەڵەحی سەرۆکایەتی یان ڕیاسەتی عەشیرەت بە هەند نازانم ئێوجا ئەوی خۆ بە سەرۆک عەشیرەت بزانی ئەوی خۆ بە ڕئیس عەشیرەت بزانی ئەوە یان وەکو بڵێن ئێشەشی دەرونی هەیە یان هیچ لە مێژووی عەشایر نازانیەوە باشە چ پەیامێکت هەیە لە کۆتاییدا کۆتا پەیامی خۆت هەموەکو ڕاگری کۆلێژی سەربایی زاخۆ و هەمیش وەکو ئەو براگەوراتیەی کە خۆت باسی دەکەی پەیامەکە دووشەقە پەیامی من بۆ هەموو ئەوانی کە لە ناو لەشکری هەرێمی کوردستانن و ئەوانی لە ناو وەزارەتی بەرگری عێراقی فدرالن کاتی پەیوەندی دەکەن بە کۆلیژی سەربازی ئەمانە مولکی خۆیان نینە ئەوانە ملکی وڵاتەکێنە و ملکی ملەتەکێنە پێویستیە هەرچی تعلیمات لە کۆلیژی سەربازی دەربچی ئەم قوتابیانە ئەلتیزام پێوە بکەن بە هەمان شێوە ئەفسەرەکان مامۆستایەکان کە بە ئەرکی خۆیان هەلبستن چکە وەکو ئیشارەتم پێدا ئەم ئەرکە
ئەرکەشی نیشتیمانیە، ئەرکەشی ئینسانیە، ئەرکەشی با بڵێم یعنی تو احتیمالە ئەو ئەفسەرەی وەختێ دروست دەکەی احتیمالە ئەو ئەفسەرە دەبتە هۆی بەرگریکردنی لە خاک و لە نیشتیمان و لە شەرەف و کەرامەتی ئەو ملەتەی. باشە پەیامەت وەکو پەیامەوەکو کەسێکی کۆمەڵایەتی وەکو کەسێکی کۆمەلایەتی داوا لە هەموو ئەو برایەنە دەکەم ئەوانی خۆیان بە برا گەورەی عشیرەتەکان دەزانن هەمومان هاوکار بین زیاتر لەگەل یاسا لەگەل حکوومەت داکو وڵاتەکەمان زیاتر بەرەو موئەسسات ببین هەموو شانازی بە عائیلە و خانەوادە و مێژ و تاریخی خۆمان دەکەین بە عەشیرەتی خۆمان دەکەین بە دەڤەری خۆمان دەکەین بەڵام ئەرکەکەی ئەساسی کە هەموو پاڵپشت بین زیاتر حکوومەتی ئێمە بەرەو موئەسسات بچی پاڵپشت بین و کوڕەکان و برایەکانی کە لەو عەشیرەتانەنا شتەشی وا بکەین تەبایی برایەتی نیشانیان بدەین ئەوانی دی عەشیرەت بەس تەنها عینوانە نەبتە فەرق و جیاوازی لە بینی خەڵکەکەی. باشە دەستەکانت خۆش بێ من پرسیارەکانم تەواو بوون ئەو پرسیارانەی کە بەلای من و بەلای خەڵکیشەوە جێگای مەبەست بوون بۆەوەی لە جەنابەتی بکرێت لە کۆتاییدا ئەگەر پەیامێکت هەیە ئەگەر ناو پرسیارەکانی من تەواو بوون. پەیامی من ئینشاڵڵا کوردستان هەر ئاوەدان دەبی و حکوومەتیش ئەرکەکانی هەلدەستی زیاتر ژیان و خەڵکەکەی خۆشتر بکە و تەمەنا لە هەموو ملەتی کوردەکەم کە زیاتر پاڵپشت بن و هاوکار بن و برایەتی و ڕێز و تەقدیر لە نێو هەموو پێگایەکان هەبی هیچ فەرق و جیاوازی نەبی چ لە نێوان دیانەتەکان مەسەلەن ئیسلام هەیە مەسیحی هەیە یەزیدی هەیە قەومیات هەیە تەوائیف هەیە عەشایر هەنە هەدەف و غایەتەکە هەموو ئەوە بی کوردستانێکی گەشت کوردستانێکی ئاوەدان کوردستانێکی کە یاسا سەروەری بی. باش زۆر سپاس بۆ لیوان نەزیر عاسم ئاغا گۆران ڕاگری کۆلێژی سەربازی زاخۆ سپاس بۆ کاتێکە ئێوەمە تەرخان کرد. زۆر سپاس و بەخێر بێن. زۆر سپاس دەکەم زۆر سپاس. وەڵا بینەرانی بەڕێز ئەوەی بینیتان ئەو وەڵامی ئەو پرسیارانە بوو کە من ئاراستەی بەڕێزیانم کردو و وەڵامەکەم بۆ ئێوە وەرگرتەوە.